دیوانی قایم قامێتی قەزای کەلار کار و چالاکێک لە هاوبەشەکانی قایم قامێتی کەلار لە ماوەی 6 مانگی ڕابردووە ئەخەینە ڕوو. 6 مانگی ڕابردوودا ئەوەی تێبینیمان کردووە کارەکان زۆر بە باشی ڕۆیشتوون، کار و چالاکیەکان زیاتر بوونە، ئیشەکان باشتر چوونەتە پێشەوە. سەرباری ئەوە لیژنەکانی ئێمە هەندێک پێداویستی و ئەوانشیان هەبوو وەکو پێویست ڕەنگە نەمانتوانی بێ بۆیان جێبەجێ بکەین. یەکێک لە گرفتە گەورەکانی ئێمە لێرە لە قایم قامێت 16 لیژنەی هاوبەشمانەیە. ئەم 16 لیژنەیە ئێمە ئۆتۆمۆبیلی پێویستمان نییە، ڕەنگە ئەوەی کە هەیە ئێستا لە بەردەسایە هەر ئۆتۆمۆبیلێک بۆ ئیش و کاری چەند لیژنەیەک بگرێتە ئەستۆی خۆی و بەشێکی ئەو ئۆتۆمۆبیلانێشە لە فەرمانگەکانی تر چی لەسەر ئاستی گەرمیان و چی لەسەر ئاستی قەزای کەلار هاوکاریمانیان کردوون. بۆیە جا لێرە ئێمە سوپاسی ڕاگەاندکارەکان سنووری قەزای کەلار و گەرمیانەکەین کە ئەوانش هاتوونەتە دەم داواکانی لیژنەکانی ئێمەوە گرنگیان بە هەواڵ و کار و چالاکی لیژنەکانیاندا ئەمەش مایە خۆشحاڵی و پێزانینی ئێمەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو 6 مانگی ڕابردووە دیارە ئەو سەردان و دەرچوونانەی کە ئەنجام دراون کۆمەڵی خەڵک بەرغەرامە کەوتون، کۆمەڵی خەڵک شوێنکار و کاسبکار بەری داخستن کەوتون، هەندێک چەند کەسێکمان ڕوبەڕووی دادگا کردوێتەوە و ئەمن ئەوەی کە کردومانە لە بەرژەوەندی گشتی کراوە. ئەوەی کە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت ئەنجامی داوە لەبەر بەرژەوەندی گشتیە. لەبەر ئێمە لە ماوەی 6 مانگی ڕابردووە هەڵمەتی دەرچوونەکانمان 1693 دەرچوون هەبووە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت ئەنجامیان داوە. سەردانی 16980 شوێن کراوە لە ئەنجامی ئەو هەڵمەتانە. پسوولەی غەرامە بۆ 486 شوێنکار کراوە. 47 داخستن کراوە بۆ ئەو شوێنانەی کە سەرپێچیان کردووە و فلێکس و لافتەی لیژنە هاوبەشەکانی قایم قامێتمان بە دەرگای ئەو شوێنانە هەڵواسیوە و نیزگەی 5 کەسمانیش ئێستا لە ماوەی ئەو 6 مانگە ڕوبەڕووی لە دادگایە و چاوەڕێی فەرمانی دادگایان بۆەوەی ئیشی زیاتر لەسەر بکەین. ئێمە لە کۆی ئەوانە کە ئەو سەردان و داخستن و غەرامەکردنیشانە لە پاڵ ئەوانە ئێمە لیژنەکانمان 51 تەن و نیو مەوادی بەسەرچۆیان تەلەف کردووە و لەلایەن لیژنەی تەلەفەوە بە هاوکاری سەرۆکی لیژنە هاوبەشەکان ئەوانەشمانە تەلەف کردووە لە دەرەوە شار و لە کۆی ئەو غەرامانەی کە لە ماوەی ئەو 6 مانگە 21 ملیۆن و 715 هزار غەرامەش پسوولەی غەرامەی ئەوانە کراوە کە سەرپێچیان کردووە. ئەمە کۆی ئەو کار و چالاکیە بوون کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە لیژنە هاوبەشەکانی قایم قامێت کە تعبیرەکات لە هەموو ئەو فەرمانگە حکومیانەی کە بەشدارن لەگەڵ ئێمە بە سوپاسەوە ئەوانش هاوکارێکی باشی بووینە بەیەکەوە هەمانگێکی باش هەیە بۆ ئەوەی بتوانین باشترین خواردن، بەرزترین خواردن، کوالیەتی بەرز و ئەو مادە بەسەرچوانەی چی لیژنەی عیادە و دەرمانخانەکان لە ماوەی ڕابردووە چەندین تەن دام و دەرمانی ماوە بەسەرچوو خراپیان لە دەرمانخانەکان و کۆگاکانە کۆ کردێتەوە